لە برای خۆتانی وەرگن ئەزیزم ژن و مێردانی بەڕێز بەس گرنگ ئەوەیە دڵت پڕ بغز نەبێ ڕقاوی نەبی پیاوی وا هەیە یەک هەڵەیەک لە ژنەکەی ببینێ ئەمە تامردن کۆتایی پێنایە بە پێچەوانەشەوە ژنی وامان هەیە ئەم پیاوە چەند ساڵ خزمەتی دەکا یەک جار وەکو مرۆڤێک کل و بەنی ئادەمە خەتا هەرچینەوەی ئادەمە زۆر تووشی هەڵە دەبێت تووشی لە بیرچوونەوە دەبێت ئەعسابی تەواو نیە لە دەرەوەمان دوو کراوە لە ماڵەوە قسەیەکی ڕێک و پێکی لە نامعقول لە دەمیترازە ئەم ژنە نابێ بغزم بێ بەیانی شەڕت بوو ئەزیزم مەیگەنە ئێوارە هەل لە نیوەڕۆدا ئاش بنەوە ئێوارە کە چوونە سەر سفرەی ناخواردن مەیگەن نەکاتی خەوتن دڵتان بەرامبەر یەک پاک بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەلا ئوخبیڕکم بینیسائیکم من ئەهلی الجەنە پێتان بڵێم چ کەسێک ئەهلی بەهەشتە لە ئافرەتان ئەزان ئەمە چەند موژدەیەکی گەورەیە ئیمام ئەحمەد ڕیوایەتی کردووە شێخ ئەلبانی لە صحیحی جامیع بە ژمارە فەرموودەی 660 دەفەرمێ حەدیثێکی صحیحی پێغەمبەرە صلی الله علیه وسلم هەر ژنێک ئەم سێ سیفەتەی تێدا بێ بەڕاستی جێگەی بەهەشتە ئەلوەدود زۆر مێرد خۆشەویست بێ ژنی وایە پیاعی بە خۆشەویستی بۆ هاوسەری دەربڕێت نا وەڵڵا لە لای ماڵی باوکت لای براکانت لای میوانەکانت لای هاوڕێکانت بە شانازیەوە خۆشەویستی بۆ هاوسەرت دەرببڕا ڕێز و حرمەتی لێ بگرە ئافرەتێکی ئەلوەدود میهرەبان و مێرد خۆشەویست بێ ئەمجا ئەلوەلود ئەمجا حەز بکا بە فەزلی خوای گەورە دوعا بکا کە خوای گەورە منداڵی ساڵحی پێ ببەخشێ بەڕاستی من دەڵێم هەر ئافرەتێک میهرەبان نەبێ گوناح بێتە دایک چونکە دوای لەوانەیە منداڵەکانی بکوژێ سێمیان ئەلعەود کاتێک کە کێشە لە بینی خۆی و هاوسەریدا دروست بوو زوو دڵی مێردەکەی ئاشکاتەوە لە فەرمودەکەی هاتووە دەست خاتە ناو دەستی بڵێ پیاوەکە خەوم لێ حرام بێت تا دڵی تۆ ئاش نەبێتەوە واللهی من سەر ناکەمە سەرسەرین وەرە بار ڕابردوومان لە یادکەین گردنی یەکتر ئازادکەین و دڵی یەکتر ئاشتکەینەوە